لە کاتێکدا چەندین پرۆژە دوای دانانی بەردی بناغە یاخود ماوەیەک کارکردن تیایاندا لە دەڤەری ڕاپەڕین با نیوەچەڵی بەجێ هێڵدراون و تەواو نەکراون. ئەم جارەیان لە سەروبەری نزیکبوونەوەی هەڵبژاردندا وەزیری پەروەردە هاتووە بۆ ڕانیە و بەردی بناغەی قوتابخانەیەکی هەژدەپۆلی مۆدێرن دادەنێت بە ناوی سەرۆکی هەرێمەوە. لە وەڵامی پرسیارێکی پەیامدا وەزیری پەروەردە پرۆژە تەواو نەکراوەکان دەخاتە ئەستۆی کابینەکانی پێشتر و دەژڵێت لە سەدا 99 پرۆژەکانی کابینەی نۆیەم تەواو کراون. جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان هەزار شیروان بارزانی من بەوازەحی وتم ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووهەم ئێمە ئەو پرۆژانەی کە لەم کابینەیە دەستمان پێکردووە دەتوانم پێتان بڵێم 99 لە سەتیمان ئینجاز کردو. پرۆژە لە کابینەکانی پێشوو ماوەتەوە ئەوانە جێبەجێ نەکراون. ساڵی 2012 کە قوتابخانە دروست کراوە بەهۆی قەیرانی دارایی شەڕی داعشەوە ژمارەیە قوتابخانە تەواو نەکراون. ئێستا ئێمە لەو کابینەیە دەتوانم بە هەمووتان بڵێم نیوەی ئەو قوتابخانانە زیاتریشمان تەواو کردووە. بەرنامەشمان بۆ هەیە. چالاگوانێکی مەدەنیش دەڵێت هاتنی وەزیری پەروەردە لەو ئان و ساتەدا تەنیا چاوبەستەی خەڵکە و پێفرۆشتنەوەی پرۆژەکەیە کە ڕەنگە هەمان چارەنووسی پرۆژە تەواو نەکراوەکانی تری دەڤەرەکەی هەبێت و با نیوەچەڵی بمێنێتەوە. جێگای پرسیارە دەبینی لەم کاتەدا کە وەزیری پەروەردە سەردانی دەڤەرێک دەکات کە چەندین مانگ مامۆستایان لەسەر شەقام بوون بەدەمیانەوە نهاتن بەڵام دێن بە ناوی سەرۆکی هەرێمەوە پرۆژەیەک ڕادەگەیەنن کە ئەم پرۆژێت ڕەنگە چەندین جاریتر فرۆشرابێ بە هاوڵاتیان و بە قوتابیانی ئەم دەڤەرە. لە کاتێکدا ئێمە دەبینی چەندین ساڵە چەندین قوتابخانە سێدەوامیان هەیە بێ قوتابخانەیی هەیە کەچی نابینین قوتابخانەیەک جێبەجێ بکرێت. بەڵام لەم ئان و ساتەدا لەم کاتەدا کە جێگای پرسیار ئەویش تەنها بەردی بناغەیە خۆزگە لە پێش هەڵبژاردنیش هەر بەردی ئەو بناغانەی کە دایاندا ئەو پرۆژانە دایاندنە تەواویان کرد بە بەڵام جێگای داخ ئەوان کە بەردی بناغەیاندانە بەجێی دێڵن و جارێکی تر ڕووناکەنەوە ئەم دەڤەرە تاوەکو هەڵبژاردن و کاتێکی تر ڕوودەداتەوە کامە دوو جارە و دووبارە و سێبارە بە خەڵکی تری بفرۆشنەوە. نەخۆشخانەی 291 تەختەکەی ڕانیە و پرۆژەی ئاوی دەربەند و مۆنۆمنتەکانی ڕانیە و قەڵاتزێ و شەقامی 60 مەتری و پردا هەڵواسراوەکەی دەروازەی قەڵاتزێ و چەند قوتابخانەیەکیش لە سنوورەکەدا دیارترین ئەو پرۆژانان با تەواو نەکراوی و با نیوەچەڵی ماونەتەوە و با بیانووی قەیرانی دارایی بەجێ هێڵدراون. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیە.